ساتی ماڵاواییکردنی شاهۆیە لە خێزان و منداڵەکانی. ئەو دەیەوێت نێوانی هەڵەبجە و بەغدا بە عەرەبانەکەی ببڕێت و وەک بریندارێکی چەکی کیمیاوی کێشە و داواکاریەکانیان بگەێنێتە محەممەد شیع سوودانی سەرۆک وەزیرانی عێراق. وەڵی من بە دەرەجێکی شەڵاتیم بۆ لای کاک محەممەد سوودانی هەموو هیوایەکمان ئەوە ئیشەڵا بە کەسێکی عادل و کەسێکی باشی ئەزانین و کەسێکی باشێتە پێشاومان. تەمەەن ڕابردووی دیارە لە ماوەکەمەیان زۆر هەولیاوە بۆ هەڵەبجە زۆر شتی کردووە بۆ میلەتی بۆشە هەموو عێراق ینی شتی کردەوە ئیشەڵایمە چاوەڕێ ئەوەی لەکەن شتەیەکی بەرنایانی قەرارێکی زۆر ئیسیسایی لەبارەی هەڵەبجەوە دەربکە کە بە تایبەتی بۆ بریندارەکان بنێر لە دەرەوەی وڵات. کە سوکاری شەهیدان و کۆمەڵی قوربانیان دەڵێن پەراوێزخستنیان و جێبەجێ نەکردنی داواکاریەکانیان هۆکارێکە بۆ ناومێدبوونی شاهۆ و بریندارەکان لە حکوومەتی هەرێمی کوردستان. ئێستا ئێمە بریندارەکانمان لەسەر گیرفانی خۆیان زەرعی قەرەنیەکەن. بریندارەکانمان ئەوانەی کە زەرعی قەرەنیان بۆ کراوە بەداخەوە 4 کەس زەرعی قەرەنی بۆ کراوە لەبەر ئەوەی کە چاودێری نەکراون چاوەکانیان لەدەست داوە. بۆیە پەراوێزخستن چۆنە یان ئێمە ئەو بریندارانەی کە منحەکانیان موچەی تریان هەبوو منحەکانیان ڕاگیراوە. ئێستا پلەکانی گەرمی لە هەرێمی کوردستان لە نێوان 48 بۆ 49 پلەی سیلیزیدایە و لە بەغداش زیاتر بەرزن. بەڵام شاهۆ دەڵێ ڕاهێنانم کردووە و ئامادەم تاوەکو ئەو ڕێگایە ببڕم. بە منداڵەکانیشم وتووە دێمەوە لاتە. وەڵای ڕێگەکە بۆ منەکو ئاو خواردنەوە وایە مەسەلەی گەرما بێ وتمەکو پێم وتن من خەڵکی کەوتم کەوتێش گەرمترین شوێنی کوردستان نەتوانم بڵێم وەکو بەسرە وایە دەبەری نەوڕۆڵی گوندی کەوتە. اینجا بەڕاستی لەگەل گەرما ڕاهاتووم زۆر ئاسایە بەلامەوە تەمرینی باشیشم هەیە. تەمرینی جاران پیاوە مقاویری ئێستا تەمرینی پێڵەن کۆماندۆ تەمرینی کۆماندۆیمە حاضرم نەک بۆ بەغا بڕۆم بۆ بەسترێکی شەڵا بەتەمایشم بڕۆم بۆ بەسترەگەر خوابی کە لێوە بەتەمام شەڵا بڕۆم بۆ بەسترێش وەکو پامێکی ئاشتی بۆ هەموو شابی عێراق. شاهۆ لە 16 ساڵی 1970 لە بۆردمانکردنی هەڵەبجە بە چەکی کیمیاوی قاچەکانی لەدەست داوە. دواتر براوە تێران و پاشان چووەتە وڵاتانی ئەوروپا و ئێستا خێزانەکەی خەڵکی تایلەندە و خۆشی خاوەنی پاسپۆرتی بەریتانیایە. بەڵام ئەو هاتووەتەوە خۆی دەڵێ دەبێت داواکاری برینداران بگەێنێتە سەرۆک وەزیرانی عێراق. فەرحان هەورامانی، دەنگی ئەمریکا، هەڵەبجە.